لیگ بەهێزترین پاڵەوانێتی ئەوروپا لە کاتاستیارەکەدایە و لەم هەفتەیەدا چارەنووسی چەندین یانە یەکلایی دەبنەوە بە تایبەت یانە گەورەکان کە گەیشتن بە قۆناغی داهات و مسۆگەر دەکەن. سێشەمە لە کۆمەڵەی شەشەم و ئاگریندا یانە ئێسی میلان لە یاریگای سان سیرۆ میوانداری پاریس سان جێرمان دەکات و دوایین هەلی خۆی بەکاردێنێت لە پێناو ئەوەی لە ئێستاوە ماڵاوی لە چامپیۆنز لیگ نەکات. یانەی نیوکاسل یونایتد ئینگلیزی لە جەرەوەی یاریگای خۆی دەبێتە میوانی بروسیا دۆرتمۆندی ئەڵمانی. ئەو چواریانەیە لە کۆمەڵەی شەشەمدان و پاریس سان جێرمان بە کۆکردنەوەی 6 خاڵ لە پێشەنگی ڕیزبەندیدایە. نیوکاسل و دۆرتمۆند بە 4 خاڵ لە پلەکانی دووەم و سێیەمدان و میلان لە پلەی چوارەم و کۆتاییدایە بە تەنیا 2 خاڵ. یانەی مانچستەر سیتی پاڵەوانی وەرزی ڕابردوو کە لە 3 یاری ڕابردوودا بردنەوەی بەدەستێناوە میوانداری یۆنگ بۆیس دەکات و دەیەوێت بە بردنەوە لەو یاریەدا سەرکەوتن بۆ قۆناغی داهاتووی پاڵەوانێتیەکە مسۆگەر بکات تا لە کۆتایی 2 یاری ئەم قۆناغەدا ڕوبەڕووی کێشە نەبێتەوە. یانەی مانچستەر سیتی لەم وەرزەی چامپیۆنز لیگدا 3 یاری ئەنجام داوە و لە سەرجەمیاندا براوە بووە و 9 گۆڵی تۆمار کردووە و تەنیا 3 گۆڵی لێکراوە. یەک لێدانی سزای بۆ ژمار کراوە و یاریزانەکانی 4 کارتی زەردیان وەرگرتووە. لە هەمان شەودا یانەی بارشلۆنەی ئیسپانی بەرامبەر یانەی شاختاری ئۆکرانی یاری دەکات لە کاتژمێر 8:45 خولەکدا. یاریەکەش لە یاریگای ڤۆڵکس پارک لە ئەڵمانیا بەڕێوە دەچێت. یانەی بارشلۆنا بە کۆکردنەوەی 9 خاڵ لە 3 یاریدا لە پێشەنگی کۆمەڵەی هەشتەمدایە. یاریزانەکانی ئەو یانەیە 8 گۆڵیان تۆمار کردووە و 1 گۆڵیان لێکراوە و جواو فلێکس و فێران تۆرێس بە تۆمارکردنی 2 گۆڵ لە پێشەنگی گۆڵکارانی یانە کەتەلۆنیەکەدان لەم وەرزەی چامپیۆنز لیگدا. لە کۆمەڵەی پێنجەمیشدا یانەی فاینۆردی هۆڵندی کە لە پێشەنگی کۆمەڵەکەدایە بەرامبەری یانەی لازیۆی ئیتالی یاری دەکات. ئەتڵەتیکۆ مەدریدیش لە پێناو بەدەستێنانی 3 خاڵی یاریەکەدا میوانداری سێلتیکی سکۆتلەندی دەکات.